بە دڵخۆشیەوە ئاهەنگی دەرچوونی 4 ساڵی خوێندنی زانکۆیان دەژێڕن. چاوبینیشێکە لە خوێندکارە دەرچووەکان و دوای 16 ساڵ گەڕاوەتەوە خوێندن، هەرچەندە ئێستا بڕوانامەی وەدەستهێناوە بەڵام هیچ ومێدێکی نییە لە کەرتی حکومیدا دابمەزرێت. بەدڵنیاییەوە حکوومەت ئەگەر بەڕاستی نەتوانێت ئەو فەراغە بۆ خوێندکاران پڕکاتەوە، هەنێ خوێندکاری ئەو توانایی نییە، بەڕاستی پێویست بەوە ئاکات حکوومەت دایمەن پاڵپشتی خوێندکاران بێت. بەگشت پیرۆزیەکانم زیاتر لە 3000 دەرچوو کە بەشداری ئاهەنگەکە بوون پێکەوە سوێندی زانستیان خوارد کە لە داهاتوودا بە دڵسۆزیەوە کار بکەن و خیانەت لەو پیشەیە نەکەن کە لە چوارچێوەی بڕوانامەکەیاندا فێری بوون. خۆشحاڵیەوە توانیمان ئامادەبین لە مەراسیمی دەرچوونمان دوای 4 ساڵ خوێندن کە بە هەموو هەوڵماندوو و بەگەرما و بەسەرما و بە هیلاکەتێکی زۆر توانیمان ئەم 4 ساڵی زانکۆمان تاوەکەین و بگەینە ئەم ڕۆژە پیرۆزە کە وەلێرەشەوە سوپاسی هەموو مامۆستاکانەکەین کە توانیان ئێمە بەم ڕۆژە بگەین. زۆر بەخۆم بەخۆشحاڵ دەزانم کە بەشداری ئەمڕۆم کردووە و لە دوای ئەو هەموو ماندووبوونی کە تێم پەڕاندووە لە خلالی ئەو 5 ساڵەیە کە ڕۆشتووە گەیشتم بۆ ڕۆژە بۆ من جێی شانازیە. لە ئاهەنگی دەرچوانی زانکۆی سلێمانیدا خاتوو شانازی برێ مەحمەد خانم یەکەمی عێراق وەک پاڵپشتیەک بۆ خوێندکاران ئامادەی ئاهەنگی دەرچوونیان بوو. ئەو خوێندکارانی بڕوانامەیان بەدەستهێناوە هۆکاری دانەمەزاندنیان بۆ بێباکەی حکوومەت دەگەڕێنەوە و دەڵێن پێویستە هاوکاریان بێت لە بەرەوپێچوونی تواناکانیان. وەزیری خوێندنی باڵاش پشتگیری خۆی بۆ داواکاری خوێندکاران دەردەبڕێت و دەڵێت پێویستە کێشەی دانەمەزاندن لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. پرسی دامەزان پرسێکی گرنگە، پرسێکی جددیە، ئەبێ کەتی بزنس و کەتی پیشەساز و کەتی تایبەت و کەتی گشتی حکوومەت بە شێوەیەکی گشتی بیر لە ڕێخستنەوەیەکی تازەتری سەر لە نوێتری بازاری کاری کوردستان بکەینەوە، هەتا بازاری کاری کوردستان ڕێک نەکرێتەوە، ڕێنمایی و پێوەری تازەی بۆدا نەنیە بەرمەبنای پێداویستەکانی هەلی کار لە هەرێمی کوردستانە پێچونەی پیان نەکرێت لە ڕاستیان کێشە ناتوانێت بە تەواوەتی چارەسەر بکرێت. ماوەی چەند ساڵێکە بەم شێوە بەرفراوانە ئاهەنگی دەرچوونی خوێندکاران ساز نەکراوە، بەڵام جیاواز لە دڵخۆشی و ئاهەنگگێڕانی دەرچوان تەنها داواکاریان دامەزراندنیان و چارەسەرکردنی کێشەکانیانە. لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە هەزاران دەرچووی زانکۆکان دابەزێنێت. ئەوە ڕوای کردووە کە سوکاری ئەو خوێندکارانی کە ئێستا بڕوانامەیان بەدەستهێناوە نەزانن چارەنووسی دامەزراندنی کوڕکچەکانیان چی بەسەر دێت. ڕۆبادین کورسات نیوز سلێمانی.